کاکە سەرەتای دروست بنێم کێشەیە تقریبا دەگەڕێتەوە بۆ 3 ساڵ پێش ئێستا هەر کەس فەلاحەکان لە ڕاست خۆیەوە بێ هەستکردن بە بەپرسیارەتی هەستا کۆمەڵی خۆڵی لێ ڕووکردو پێشگەڵابێش کردووە ڕێڕەوە ئەساسە ئاوەکەی خۆی لێلادا ئاوش بۆ خۆرە ڕێی قەدیمی خۆی پێدا بڕا بۆیە کە هەر کەسە لە ڕاست خۆی خۆڵی ساتری کرد ئاوەکە لە خواراتە بۆیەدا یعنی ئەگە تو بە زووم کامێرەکە تەماشا بکەیت لە هیچ قانونێکی دنیاە لەو بەرسە ئابێتەوە بۆم سەر بۆیە باشترین حەل بۆ ئێرە دروستکردنی لیژنەیەکە لەلایەن بەڕێبەری ناحیشانەوە کاک حاکم بەهجەت لەگەڵ هەردوو ئەنجومەنی گوندی جگیلا لەگەڵ قەرناوە لە ڕێگاکە لە سەرتاوە پێدا بڕن هەر کەس زیادە ڕۆیی کردووە ئەو خۆڵی ڕووکە بە شۆفەر کوی کاتەوە ڕێڕۆ ئاوا قەدیمەکە بکرێتەوە چێشێن فەلاحانە چارەسەر دەبێت و هیچ شتێکی تێناچێت تەنانەت دەسەڵاتی دەوێت ئەوەش لایانی جێبەجێکارە ڕێزوحدەی ناوچەکەیە حەلەکەی بەس لە لای ئەوانە ئەوان کردنەکەی ناکرێتوانێت پرسیارە لە کاک حاکم لە خۆی بکەیت کە نیان کردووە ناتوانە مساب لە بۆنێ کردووە یا بۆ نهاتۆ بۆ ئێرە بۆنێ کرد ئەگەرشی هەیە بەداداچون شکلێت چۆ بەڵام کەنەی کردووە توانانی لە خۆی بپرسێ ڕێگاوبانمان باش نییە ئەو ئاوە کە دێ ڕوومان لێ یەک دوو شەخزیانی ئەو پێش ئاوەکەی گرتووە و ئاوەکە و ئاوڕۆیەکە غەز نەبێت و دێتە حەوشەوە مەشەمان و هەنزیر و منزیرمان هەموو بەبن قڕەوە و پیاز و چشمان ئەوەی کردبێتمان زراعەتە مراعاتمان هەمووی کەوتۆتە بن لیمەوە کاری ئەومانەیە لە حکومەت ئەو ڕێگابانەمان بۆ چاپ بکەن لەوەتی هەیە چەند سارەکە لە وەرزی زستاندا دێت ئێرانە هەمووی دەبێتە قڕ و چرکا و ئاوکەی لە کۆی بێتەوە ساتری بۆ یەکەن بۆی ئاوکە نستە ناو زراعەتەکانیەوە و ناچار ئاوکە دەوەسێت و لیمێکی زۆر کۆی بێتەوە نەسیارە نە ڕێگای بە هیچ شێوێک ناتوانین دەربچی ئەوەش ڕێگاوبانەکە خۆش دەتوانانی تەسیری بکەن بۆ ئەوەی بیخەنە پێشسای و بۆ بینەرە پێش پرۆسی ئازادی عێراق ئێرە ڕێگای تەقتەق و پشدەر و بتوێن بوو بۆ کەرکک خۆشببختانە کە ئەم ڕێگایی کە لە بەرەبانی لنزاخ کرایەوە ئەم ڕێگایە بووە ڕێگای گوندەکانی شێخ بزێنی بجگیلە کێشیان فەلاحانە داواکاریان فەلاحانە داواکاری حەقن حەقی خۆیانە چی بکرێ بۆ خزمەتکردنی فەلاح و جتیاری ئەم منتیقەیە هێشتا کەمە ئێمە وەکو سەرۆکایەتی شارەوانی خاڵخاڵان هەرچەندە ئەم ڕێگایە لە دەرەوەی سنووری شارەوانیە ئیشی شارەوانی نییە ئێمە 3 جار کەشفی ئەم ڕێگایەمان کردووە جارێکیان بۆ وەزارەتی ئاوەدانکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان 2 زاریش بۆ محافەزەی کەرکک مەبلەغی پارەکەی جۆرا و جۆرە هەندێکی مەجاریتیایە هەندێکی بێمەجاریە بەڵام بۆ چارەسەرکردنی ئانی ئێمە ئەلێرەوە داوا لە برایانی جوتیار و فەلاحەکانەکەینەوە کۆمەڵی ڕێڕەوی ئاو هەیە لێرە بکرێتەوە کە ڕێڕەوی ئاوەکان کرایەوە هەم کێشەی خۆیان ئاسانترە بێ هەم ئیشکردن بۆ ئێمەش ئاسانترە بێ هەر کاتێک ئەمە نەبووە چارەسەر ئەم چارەسەرە نەکرا با لیژنێک لەناو خۆیانە پێک بێنن من پێشتریش باسم کرد لەگەڵ ئەنجومەنی هەردوو گوندەکەیە سەردانی لایانی پەیوەندیدارەکەین ئەگەر لایانی پەیوەندیدارش پێی چارەسەر نەبوو ڕێگای ترمانەیە ڕێگای دادگا هەیە ئەتوانن فەلاح لە فەلاحەکان 2 فەلاح 3 فەلاح ئەم کێشەیە بکەنە دۆسیە کە بۆ دۆسیە ئەو کاتە چارەسەرکردنی ئاسانە بێت.